باز لە کاریگەریە نەرێنیەکانی خواردنەوە و زەبەخشەکانەکەین هەم لەسەر تەندروستی جەستەیمان هەم لەسەر تەندروستی دەرونیمان با بزانین چ کاریگەریەکی نەرێنی دروستەکە ڕۆڵی خێزان چییە لە پەروەردەکردنی مناڵێکی تەندروست چونکە بەداخەوە ڕەنگە ئێستا ببینین لە تەمەنێکی منداڵیەوە منداڵ پەناباتە بەر خواردنەوەی ئەم و زەبەخشانە هەروە بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا و دنیای سۆشیال میدیا ئەمانە تا چەند هۆکارن بۆ هاتنە ناوەی ئەم بابەتانە بۆ ئەوەی کە ورتر و باشتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕانی ئازیزەوە میوانداری بەڕێز ئاراس قادرمان کردەوە کە بەڕێزیان خوێندکاری ماستەرن لە کۆرلێژی پەرستار لە زانکۆی ڕاپەڕین مامۆستا ئاراس سڵاو لێبێ و ئەم کاتە و باش بێت دەستپێکی گفتوگۆکانمان باسێک لەوە بکەین هۆکاری چێ ئێستا خواردنەوەی مادە و زەبەخشەکان لەناو گەنجانە بە تایبەتتر زۆر بەربڵاوە. سڵاتان لە وێلانە خان و کاگڕەوان بەیانی ئێوەش باش و ڕۆژێکی نوێ باش بە هیوای تەندروستێکی سەلامەت هەم بۆ بینەران و هەم بۆ بیسەرانی کەناڵی کورسات. کاریگەری بابەتێکی گرینگە کە ئێستا لە کوردستان تا ڕێژەیەکی بەربڵاوە کە کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر تەندروستی مرۆڤەیە ئەویش خواردنەوەی وزەبەخشەکانە. خواردنەوەی وزەبەخشەکان بە شێوەیەکی گشتی ئێستا بۆتە دیاردەیەکی بەربڵاو واتە خەڵک لە زیاتی خواردنەوە گازیەکان لە زیاتی بەدیلەکانی تر خواردنەوە وزەبەخشەکان بەکاردێنن. ئەم خواردنەوە وزەبەخشانەش کۆمەڵێک مەترسی و کۆمەڵێک زیانی تەندروستی هەیە بە مرۆڤ لەبەر ئەوەی خواردنەوە وزەبەخشەکان ڕێژەیەکی زۆر کافاین و شەکری تێدایە کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی کەسەکە دەبێت. بەڵێ دەست خۆش بێت بابزانین سۆشیال میدیا کاریگەری چییە لەسەر بڵاوبوونەوەی ئەم خواردنەوە و زەبەخشانە کە گەنجان سۆشیال میدیا زۆر بەکارەهێنن و ڕەنگە لە ڕێی سۆشیال میدیاوە زۆر ئەم خواردنەوە و زەبەخشانە بکەوێتە بەرچاویان و کاریگەریان لێ بکات ببێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتری ئەم خواردنەوە ناتەندروستە. کاگڕەوەندگان سۆشیال میدیا ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە گواستنەوەی وزەبەخشەکان بۆ کۆمەڵگا ئەمە ژوای کردووە کە گەنجانێکی زۆر چکە توێژینەوەی ما کە کردومانە لە زانکۆ ڕاپەڕین کە خۆم توێژەرم ئێستا لە کاتی نووسیندام کە ئەو بابەتە کە بۆشایەکی گەورە هەیە لە کوردستان ئەویش چی وای کردو زۆر سۆشیال میدیا ڕۆڵێکی بەرچاوی بینیوە بە تایبەت لە ڕیکلامکردنی ئەو وزەبەخشانە چکە بە تایبەتی لە ڕێگەی کەسە بەناوبانگەکانەوە کە ڕیکلام بۆ وزەبەخشێک دەکەن کە دەڵێن سوودی هەیە ئەوان بەس سوودەکان بە خەڵک نیشان دەدەن. کۆمەڵگەی کوردیش وایە کە ڤیددیۆیەک دەبینێ یان درامەیەک دەبینێ یان ڕیکلامێک دەبینێ کە دەزانێت کاریگەریی گرنگی هەیە ئەو کەسەی کە دەیکە وا دەزانێت بەس بۆ سوودەکەی ئیسفادەی لەبێیم ئەو دقیقە ڕیکلامەکە دەکا یعنی سوودی بۆ کەسەکە هەیە بەس نازانێت لە پشتەوە چەند مەترسیەکی گەورە دروست دەکات کە لە ژیانی ڕۆژانەیدا واتە ئێستاکانە سۆشیال میدیا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە ئەویش بە لە ڕێگەی کەسە بەناوبانگەکان لە ڕێگەی وەرزشوانەکان کە ڕیکلام بە وزەبەخشەکان دەکەن و بەکاریان دێنن هەلا لەکسەر ئەوان خۆیان بەکاری دێنن بەس لە ڕاستیدا لەوەی خۆشی بەکاری نێنێ. بەڵێ کەواتە کاگاراز بە شێوازێکی گشتی پێمان بڵێ ئایا خواردنەوە و زەبەخشەکان بە شێوازێکی گشتی چ کاریگەریەکی نەرێنی لەسەر دەرونی مرۆڤ جێدێڵێت؟ لانەخان خواردنەوەی وزەبەخشەکان کاریگەریەکی زۆر لەسەر جەستە جێدێڵێت بە تایبەتی لایانی دەرونی و لایانی جەستەی ئەو کەسانی کە بەکاریان دێنن ئەمە لایەن ئەرێنیمان هەیە نەرێنیمان هەیە لایەن ئەرێنەکانی کە خەڵک بەکاری دێنێ بۆ بەهێزکردنی جەستا کە ئەو کاتی بەکاری دێنێ بەس لایانی نەرێنەکانی کە زۆر بەکاری دێنن ئەوانش کە مەترسی دروست دەکە یەکێک لەوانە دەبێتە هۆی لە بەتایبەتی لە شەواندا کە دەخورێنەوە دەبێتە هۆی کەمخەوی بێخەوی لە کەسەکە دروست دەکات ئەمە شوا دەکات ڕێژەیەکی زۆر ئەم وزەبەخشانە بەکاربێنن بە تایبەتی کافاینی تێدایە لەگەڵ شەکر کە ئەم ڕێژەی کافاینە کار لە کۆندامی دەمار دەکات و یەکێک لە کاریگەری نێرەکانی دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن یان دەبێتە هۆی زیادبوونی لێدانی دڵ بە تایبەتی خواردنەوەی وزەبەخشەکان لە ڕۆژێکدا چکە کەیسمان هەیە ڕۆژانە بۆ نمونە 2 دانە 3 دانە دەخواتەوە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر جەستە جێدێڵێت کە یەکێک هەرە کۆکارە گرنگەکانی لانی دەرونی ئەم کەسە بەردەوام خەلەقە بەردەوام شڵەژانە کە نەیخواتەوە ئانی جەستە داوای دەکات چکەمە لە ڕۆژانەدا لە جەستەدا ڕێژەیەکی کەممان پێویستە لە کافاینە بەس ئەم خواردنەوە وزەبەخشانە ڕێژەکەیان زۆر زیاترە کاتێک ئەم وزەبەخشە بەکار دێنن جەستە ئاڵودەی دەبێ هۆگری دەبێ ئەمەش دەبێتە یەکێک لە هەر هۆکارەکانی کە خەوزەڕان کەسەکە
ئەگەر کەسێک کوالیتی خەوی باش نەبێ واتە کۆمەڵێک هۆکار کۆمەڵێک مشکلی تری بە دووادادن کە تووشی دەستەی دەکەن لەوانە کێشەی هۆرمۆناتەکانی بۆ دروست دەبێت بە تایبەتی لە ئافرەتاندا کە بەردەوام بەکاری دێنن. باشە پێمان بڵێ ڕۆلی دایک و باوک چییە؟ ڕۆڵی خێزان چییە لە نەخواردنەوەی خواردنەوە و زەبەخشەکانە؟ دایک و باوک چۆن ڕێگر بێلەوەی کە منداڵەکەی و چ کوڕ بێت چ کچ بێت کە ئێستا بەداخەوە لە مارکێتەکانە بە شێوەیەکی بڵاو ئەم خواردنەوە و زەبەخشە ناتەندروستانە بوونی هەیە. چۆن دایک و باوک ڕێگر بێلەوەی کە منداڵەکە ئەم خواردنەوەانە بەکار نهێنێ؟ ئاغڕەوەنجان دایک و باوک ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە ڕێگیریکردن لە خواردنەوەی و زەبەخشەکان بە تایبەت بۆ منداڵ چونکە منداڵ نازانێ سوودی هەیە یان زیانی هەیە بەس چەندەها کەسمان بینیوە لە ڕێگەی کۆمەڵایەتیەوە تا کاریگەری کۆمەڵایەتی برادەرەکەی کاریگەری هەیە بۆ لەسەریەوە تا برادەرەکەی دەیخواتەوە منداڵەکەش نازانێت پێکاتەکەی چی و دەیخواتەوە یان هەیە دەڵێ وەرە تامی خۆشە جەنابیشی دەیخواتەوە. دایک دەبێت بە هیچ جۆرێک سەرەتا خۆیان نابێت لە پێشچاوی منداڵەکان کە بەکاریشی بێنێن لە پێشچاوی منداڵ بەکاری بێنن. یەکەم شێت دەبێت تۆ بێ سوود و زیانەکانی ئەم وزەیە بۆ منداڵەکە ڕوونکەیەوە. ئەو کوڕی خۆم کچی خۆم ئەو زەبەخشە کاریگەری جەستەیی و دەرونی لەگەڵ سەر جەنابت دەبێت. شەر نییە لە یەکەم ڕۆژ دۆم ڕۆژ دەرکەوێت بە لەوەیە لە ساڵەکانی داهاتوو واتە بەپێی تەمەن کێشەی تەندروستی زیاتر بۆ دروست دەبێت. تەوکردنی خێزان زۆر گرنگە واتە بەردەوام هۆشیاری تەندروستی بدرێت بە منداڵەکەی کە چ شتێک خراپە و چ شتێک باشە. دووەمیان پەیوەندی بە تایبەتی ئەو خوێندکارانەی ئەو منداڵانەی کە لە قوتابخانەکانن بڕاستە لە قوتابخانەکاندا خواردنەوە زەبەخشەکان قەدەغی کراوە بەس دەبێت مامۆستا بەردەوام هۆشیاری بدە بە خوێندکارەکان کە ئەم شتە باشە ئەم شتە خراپە. بەڕای منیش کە لە کوردستاندا سیستەمێک هەبێت سیستەمی پەروەردەیی تەندروستی بۆ خوێندنەکان بۆ ئەوەی لە کاتی خواردنەوەی ئەم مادانەی کە زیانیان هەیە بۆ چەستە لە منداڵەکان ڕوون بکرێتەوە لەبەرەوەی منداڵ هیچ شتێک نازانێ هەر شتێک کە بیبینێ بزانێت کە جوانە تامێکی باشی ئەی خواتەوە ئەمەش مەترسی گەورە بۆ سەر بە تایبەتی بۆ سەر گەشەی دروست دەکات. باشە کەواتە مامۆستاڕاز کە خواردنەوە و زەبەخشەکان هێندە مەترسی هەیە بۆ سەر تەندروستی ئێمە چەندە گرنگکە ئەم بابەتانە ڕێک بخرێتەوە بۆ نمونە یاسایە کە بێ لە ڕێگای یاساوە بتوانێت ئەم بابەتە بە تایبەتی لە کوردستانە کۆنتترۆلی ئەم بابەتە بکرێت. وڵای لانەخان لە زۆربەی وڵاتانی جیانیشدا ڕێسایەکی تایبەت نییە کە بڵێم ڕاستەوخۆ ڕێگری بکە لەوەی کە زەبەخشەکان ساغ بکرێنەوە لە بازارەکاندا لە مارکێتەکاندا بەس لە کوردستاندا بەڕاستی لە ئێستادا کارەساتە چونکە خەڵک لە زیاتی خواردنەوە گازەکان و لە زیاتی ئەم خواردنانی کە سوودیان هەیە بەکاری دێنن ئەمەش مەترسێکی گەوری دروست کردووە. پێویستە یاسایەک ڕێک بخرێتەوە لە کوردستان ئەگەر بێت و مەترسیەکەی زیاتر بێ بە تایبەتی لە مارکێتەکان نابێ مارکێتەکان بە هیچ جۆرێک ئەو مارکێتەکان یا مینی مارکێتەکان ئەم خواردنەوە زەبەخشانە بە ئاسانی دەستکەون خەڵک کە زۆر بەکاری دێنێ لەبەرەوەی زۆر بە ئاسان دەست دەکەوێت بە تایبەت لە مینی مارکێتەکان و یان بازارەکان دەبێت ڕێک بخرێتەوە بە تایبەتی دەبێت بۆ نمونەکە کەسێکیش بەکاری بێنێ تەمەنی خواردنەوەی ئەم زەبەخشەی گونجاو بێ واتە تەمەنی سەروی 18 ساڵی بێ نەوەکو کە ئێستا بەڕاستی کارەساتە وای لێ هاتووە منداڵی بچووک دەبینی ئینەرژی درینکێکی بەدەستەوە و دەیخواتەوە مشکلەی کە نازانێ مەترسی چییە بۆ سەر تەندروستی. بەڵێ دەستی خۆش بێت ئێستا پێمان بڵێ باشە کەسانێکە بن حەزیان بە بەکارهێنانی ئەم خواردنەوانە هەبێت و حەزیان بە خواردنەوەی ئەم خواردنەوە و زەبەخشانە هەبێت ئێمە باز لەواکین ئەڵێن ناتەندروستە ئەی بەدیلی ئەمە چییە ئەگەر ئەمە نەخورێتەوە چی بخورێتەوە؟ کاگڕەوەنجان ئەمە لە هەموو شتی ناتەندروست هەر لە کوردستان و لە جیانیشدا وای ئاسان دەست دەکەوێت بۆیە خەڵکیش بەکاری دێنێ بە تایبەتی هەموو زەبەخشەکان و هەم خواردنی ناتەندروست کە زۆر ئاسان دەست دەکەوێت و بەکاری دێنێن بۆیە بەدیلی ئەمە لە زیاتی ئەوەی کە ئینەرژی درینکێک بخۆیەوە ئەم ئینەرژی درینکە کە لەو زەبەخشانەدا هەیە دەستکردە دروستکراوە جەستەت پێویستی بە وزەیە نییە کە جەنابەت بێ ئەم زەبەخشە بخۆیەوە بۆ ئەوەی ماوەیەکی کورد چونکە ماوەیەکی کورد لەوەیە مێشکت سافکە لەوەیە هێزت بداتێ بەس نازانی کە لە کۆتاییدا چەند مشکلێت بۆ دروست دەبێت کە بە تایبەتی کە کافاینەکەی کە ڕێژەکەی کەم بۆ جەستە داوای کردەوە زۆرێک لە ئاڵوودەبوون ڕوو دەدات بۆیە دەبێ ئەمە ئاگادار بین ئەوانە بەکارنین بەدیلی ئەم خواردنەوە زەبەخشانە کۆمەڵێک شتمانەیە کە ڕۆژانە دەتوانین بەکاری بێنین لە ڕاستیدا ئەگەر بەکارهێنانی خواردنەوەکان چ و زەبەخشەکان بێت چی
خواردنەوەی سودبەخش بێ وا باشە تا لە ڕۆژانە بەکاربێنێت لە دوای ئێوارەوە بەکار نهێنرێت ئەگەر بەکاری شاد ئەمە کۆمەڵێک شتمان هەیە بە تایبەتی کوپێک قاوەیەکی بچووک کە بخورێتەوە ئەوەش ڕێژەی کافین تێدایە بەس ڕێژەکەی زۆر کەمترە لە چاوەوە بەس نابێت بە هیچ زۆرێک شەوانە درەنگ خواردنەوەی قاوە و نیسکافان بخورێتەوە چکە ئەوانە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر خەو و کوالەتی خەوەکە دروست دەکەن ئەومان هەیە کە ئەو جێگرێکی باشە بەردەوام دەتوانێت بیخۆیەوە کە سوودێکی زۆر زۆری هەیە بۆ جەستا چکە جەستە پێویستی بە ئاوە و ڕێژەیەکی زۆری پێویستە گوڵە بەیبوونمان هەیە کە دەتوانێت بیخۆیەوە لە وەکو چایان چای دارچینی ئەوانە دەتوانانی بەکاری بێنین یان ئەو ڤیتامینەکان و شەربەتانەی کە فرێشن سوودبەخشن بۆ جەستا دەتوانیت بەدیلی ئەو خواردنەوە زەبەخشانە بەکاری بێنی زۆر باشە کاوتە کاگاراز ئەگەر کەسێک زۆر ماندوو بێ زۆر هیلاک بێ حەز بەوە بکات لە ڕۆژێکە یەکێک لە خواردنەوە و زەبەخشەکان بەکاربێنێت و بیخوا پێمان بڵێ لە چ تەمەنێکەوە ئاسایی ئەگەر کەسێک یان هەر پێمان بڵێ ئاسایە گە ڕۆژانە یەک دانەش بێ بیخواتەوە و تەمەنەکەشی چەندێک بێت ڕێگە پێدراوە وڵای لانەخان کەسمان بە دوورنین لەوەی کە بڵین هەر قەتحیان کۆتایی پێبێنی نابێ بیخۆیەوە تەمەنی گونجاو سەر و هەژدە ساڵیەوە پێ چکە بەتایبەت لەبەرەوەی لە تەمەنی گەشە سندندا کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر گەشەی منداڵ بەتایبەتی کە تەمەنێکی بچوک بێ بۆیە خواردنەوەی و زەبەخشەکان ئەگەر بشخورێتەوە بە ڕێژەیەکی کەم ئەمە دەڵێن زۆر خواردنەوەی زیانی تەندروستی زۆری هەیە بەس بە ڕۆژەیەکی کەم کاوتە لە ڕۆژێکا یەکدانە بخوێتەوە ئەو کاریگەری خراپانەی نابێت دوایە کاریگەری خراپی دەبلانەخان ڕۆژێ جارێک زۆرە چکە ڕێژەکەی زۆر کافینی تێدایەکە وا دەکە ئەو کەسە ئاڵو دەبێت بەبێوی ناتوانێت ئیش بکە ناتوانێت کار بکە بەردەوام ڕخۆکینەی تێدا دروست دەبێت زوو هەڵدەچێت زوو تووڕۆ دەبێت بەس لە هەفتەیەکدا دانێک عەلەل ئەکسەر دوودانە ئاساییە بەس ئاسایی بمانای ئەوە ناکە بڵێن بیخۆوە بەس لە چاوە باشترە کە هەموو ڕۆژێ دوودانە یان ڕۆژێ سێدانە بخورێتەوە سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕانی ئازیزەوە لەگەڵمان بوویت بە ڕێز ئاراس قادر خوێندکاری ماستەر لە کۆلیژی پەرستار لە زانکۆی ڕاپەڕین سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن دەست خۆش بە مامۆستایرە سپاس بۆ تاوی زانیاریەکانت دەستان خۆش بێت سپاس بۆ جەنابەت دەست خۆش بێت سپاس بۆ تۆ